ئەمڕۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی سەرۆکایەتی زانکۆ مەراسیمێکی ساز کرد بۆ یادی لە سەیدەی یادی پیاوێکی گەورە پیاوێکی مەزن جەنابی مام جەلال کە هەمیشە لەگەڵمانایە و هەمیشە ڕۆحی لەگەڵمانایە و شاری سلێمانی جەستەی پیرۆزی ئەوی لە خۆگرتووە. ئەم ڕۆڵین کە ئەو مامەجان جێگات دیارە و ساڵێکە ئێمە ببێت تۆین بەڕاستی ڕێبازەکەت هەرماوە و نەوەکانت هەر لەسەر ڕێبازەکەتە بن. جەنابی مام هەمیشە کاری کردو بۆ ڕۆشنبیران و پێشخستنی ئاستی ڕۆشنبیری میلەتەکەی خۆی، هەمیشە کاری کردو بۆ خزمەتی زانکۆ و گەنجان و خوێندکاران و مامۆستایان، هەمیشە کاری کردو بۆ سەرخستنی پرۆسەی خوێندن و بۆیە ئەبینی زانکۆکان بە وەفان بۆ جەنابی مام. لە هەمان کاتە کارێکی سیاسی وای کردووە و کارێکی سەرۆکێکی وا بووە کە هەمیشە جێگای دەستی دیارە و جێگای دیارە لە ناومانە و دەبێت هەمیشە دیار بێ. ئێمە لێرەوەڵین هەمیشە لەسەر ڕێبازەکەی جەنابی مامەمێنینەوە و هەمیشە لە یادی ناکەین و هەمیشە ئەو کەسانی کە ئەمڕۆ سەرکردایەتی ئەم وڵاتەکەن ئەبێ لەسەر ڕێبازەکەی جەنابی مام، چی لە عێراق، چی لە جیهان، چی لە کوردستان، چی لە سلێمانی، ئەبێ لەسەر ئەو ڕێبازە بڕۆن بۆی بتوانین ئەم وڵاتە بەرەو باشتر و باشتر بەرین. هیوادارین ئەم یادە ببێتە هاندەرێک بۆ هەمومان کە خزمەتی زیاتری وڵاتەکەمان بکەین و ببینە ئەوەی کە بتوانین باشتر و باشتر پێشکەش بۆ وڵاتەکەمان بکەین. سپاسی و فەرمانبەرانەکەم کە ئەمڕۆ لێرن کە هەمیشە بۆ وەفان بۆ ڕێبازەکەی جەنابی مام و هەمیشە لەو ڕێگەیە لا نادەن. هیوای سەرکەوتن خوازم بۆ گەلەکەمان، هیوای شادی و سەربەرزیەکەم بۆ هەموو لایەک.